سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش خۆشەویستانم لە کوێگەن جوانترین سڵاوتان لێبێ. بەرپرسیارەتی مێدیا لە کاتی ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی کۆمەڵگە دەبنەوە تەوەریە مێوارەی بەرنامەکەمە بێ بە میوانداری شارەزایەکی بوارەکە بزانین ئایا میدیا لە هەرێمی کوردستان بەتابەت لە سەر هەڵدانی نەخۆشی کۆرۆناوە تا ئێستا بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەستا و کامەیە ئەرکە ڕاستەقینەکەی میدیا بەرامبەر بەو نەخۆشی و پێژاتانەی کە ڕوو لە کۆمەڵگە دەکەن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەهادی ئەحمەد مامۆستای زانکۆ و نووسەری بواری میدیایم کردووە بۆ نێو بەرنامەکەم بەرنامەی گفتوگۆیە مێوارەیە و پێکەوە باز لە ڕۆڵی میدیا و بەرپرسیارەتی میدیا و ئەرکی میدیاکەین لە کاتی پێشات و ڕووداوەکانە. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. یاخوا بەخێر بێ. دکتۆر باسەرتا لەوە بپرسم بەرپرسیارەتی کۆمەڵایەتی میدیا چییە و کامەیە و بەرپرسیارەتیە؟ بەناوی گەورە میهرەبان سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەمبینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە سەبارەت بە چەمکی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی. بەرپرسیارەتی کۆمەڵایەتی یا مەسئولەتی ئیجتیماعی یا سۆشیال ڕسپۆنسیبڵەتی بە ئینگلیزیەکەی ئەمە یەکێکە لە تیۆرە فەلسەفی و سیاسی و میدیایەکان و لە بنەڕەتە تیۆر و فەلسەفەیەکی ئاینیە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەختی کردوێتەوە لەسەر بەرپرسیارەتی کۆمەڵایەتی وەکەوەی کە 500 ساڵم دخوای لەبێت لە فەرمودەیەک فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوان و هەمووتان بەرپرسن لەوەی کە لەژێر دەستانەیە. لەم دۆخ و هەلومەرجەیە هەموومان بەرپرسین. میدیاکار دامدەستگاکانی میدیا کەناڵەکانی میدیا بەرپرسن لە شوێنی خۆی. وەزارەتی تەندروستی و فەرمانگە تەندروستیەکان و پزیشک و کارمەندانی تەندروستی بەرپرسن. لایەنەکانی وەزارەتی ناوخۆ و هێزەکانی ئاسایش بەرپرسن بۆ پاراستنی ڕەوشی ئاسایش و ڕاگررتنی هاوسەنگی و قەدەغی هاتوچۆ. کەسێکی دەوڵەمەند و خاوەن کۆمپانیا بەرپرسە لەوەی کە بتوانێت بژێوی ژیانی خێزانی بێکار و کەم دەرامەت دابین کە لە بنەڕەتە ئەمریکی حکوومەتە. مامۆسایەکی ئاینی لە شوێنی خۆی و لە مزگەوت و لە ماڵی خۆی بەرپرسە لەوەی کە تاکەکانی کۆمەلگا هوشیار کاتەوە ئەگەر بە شێوەی لایڤ و ئەگەر بە شێوەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت، بەڵام نەک ئەوەی کە بچێ مەسەرەن باسی لایەنی تەندروستیەوە هەر کەسە لە بوارەکەی خۆی ئەکرێ جەماوەر هوشیار بکاتەوە لەم پێشاتانە لەم پرسانە لەم پەتا و نەخۆشی و ناخۆشیانە. چەمکی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی وەکو تیۆرێک جەخت لەسەرەوە کاتەوە کە هەمیشە تۆ ئەبێ خزمەتگوزار بیت، تۆ ئەبێ بەرژەوەندی گشتی کۆمەلگا ڕەچاو بکەی، تۆ هەوڵ بدەی عامیلی خێر بیت و ڕخنەی دروستکەر بگری لە دەسەڵات و لە لایەنی پەیوەندیدار و هەمیشە هەوڵ بدەی ئاشتەوایی و یەکڕیزی و شیرازەی کۆمەڵایەتی و خێزانی پێکەوە بەستی پرد و ڕایەڵێک بی لە نێوان کۆمەڵگە و لە نێوان تاکەکان و لە نێوان جەماوەر و دەسەڵاتە. زۆر باش. کاتە میدیا لە هەرێمی کوردستان یا میدیای ئێمە بەم بەرپرسیارەتیە کۆمەڵایەتیە هەستاوە واتە توانیوێتی ئەو ئەرکە بگرێتە ئەستۆیا ئەو ئەرکە بگێڕێ کە بریتە لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی؟ بڵێ تەبەن ئێمە کە باسی هەر دیاردەیەکەکەین پێویستیمان بە دوادەچوونی ورد و داتا و زانیاری و توێژینەوە هەیە. چەند توێژینەوەیکی زانستی لەو بابەتە کراوە ئێستا یا ئەکرێت لەسەر ئەمریکا میدیا چۆن مامەڵە لەگەڵ پەتا و نەخۆشی و قەیرانە تەندروستەکانەکە بە تایبەتی پەتای خۆشی کۆرۆنا. دیارە ئێمە وەکو میدیای کوردی هەموو زۆرینەی میدیای حیزبی و ئەوانن میدیای سیاسین کە زمان حاڵ و ئاراستەکانن لەلایەن حیزبە سیاسەکانەوە و تەمیل و دەعم ئەکرێن و استراتیژی میدیاوی یا بەرنامی و ئەجەندای سیاسیان بۆ دەستیشان ئەکرێت. کەمتر میدیای ئەهلی و ئازاد و سربەخۆمان هەیە. لەگەڵ ئەوەشە ینی لە زۆر کاتە لە کاتی کەمپینی بڵێن هەندێک بابەتی کۆمەڵایەتی بەسەرەن ڕوودانی بوو مەلەرزە و یاخود ئاگرکەوتنەوە یاخود ئاوارەی کانی بۆ نمونە ڕۆژ ئاوا یاخود ئەو مەلەرزەی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران ڕوویدایانی میدیا هەڵمەتی کۆکردنەوەی پیتاک و کۆمەک لەوانەیە زۆر باش و لە ئێستاشە ئاستی میدیاکان تا ڕادەیەکی باش بەشدارن لە مامەڵەکردن لە پەتای کۆرۆنا و یاخود چۆنەتی بەرەنگاربوونەوە یا ئەو هەڵمەتی کە ئەکرێت لە هەموو لایەنەکان بە هەمانگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناخۆ لایەنەکانی تر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بنمونە تا ڕادەیەک ڕۆڵیان هەبووە. بەڵام یەک حاڵەت هەبووە یەک دیاردە ئەبینی ینی زۆر جار سیرەکەی ناوچە گەرێتی یاخود
ینی ئەم حەزەکە ئەم کەناڵە لە سلێمانی باسی هەولێر بکە و کۆرۆنا و ئەم بەدەستکەوتی سیاسی ینی ئەوانەی تێکەڵ بووە بەداخۆ یا بە پێچوان و لە هەولێرە بۆ سلێم ئەمانە شتی ناجۆرن و ئایبەیەکە بەسەر میدیاکار و دامودەستگاکان میدیا لە هەرێمی کوردستان داگەڕاوە بۆم ئاستەکە ناوچەگەرێتیمان پێ بۆ بگێڕێت یا ناوچەگەرێتیمان پێ بفرۆشێتەوە لەوەی کە میدیایەکی سەر بە هەولێر حەز بکات کەم و کورتی و گەندەڵیەکانی سلێمانی پیشان بدات و بیخات پێش چایبینەرەکانی وە پێچەوانەشەوە. بەڵێ زۆر جار میدیا عەدەسە و هاوێنەی کامێراکان و میدیاکارەکان شوێر کردەوە بەداخەوە ئێمە ئەبێت فراوانتر بیرکەینەوە ئێمە هەمومان لە کەشتێکین ئەگەر ئەم کەشتیە درز و کەلێن و کونی تێ بکەوێ هەمومان ئەخنچین ئێمە ئەبێت دیدەنەتەوەی و دیدە مرۆیەکە پێشخەی نەک دیدە سیاسی و ئایدۆلۆژیەکە ئەمە زۆر جار شۆڕ بۆتەوە بۆ کەناڵە میدیاکان بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان یەکتر شکاندن لە بایەخ و ئەرچ و ڕۆڵی یەکتر کەمکردنەوە کە لە کاتێکە ئێمە ئەمە وەکو ئەڵێ دارەکی شێر خۆمانە ئەی بڕینەوە کە سێبەری بۆ هەمومانە ئەمە شتێکی هەڵەیە بە میدیاکار بە ئاگیانێکی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بە هەستکردن بە ئەوەی کە ئەمە پەیامێکی جەماوەری و ئەخلاقیە پێش ئەوەی پەیامێکی ئەوە بێت میدیای و حیزبی بێت ئەبێ هەمومان لە هەوڵی ئەوەیە بین کە ئەم کەشتیە ئەم کۆمەڵگەیە نەفەوتێت و تیان نەچێەوە هەمومان وەکو وتم لە سەرەتاوە هەمومان بەرپرسین ئەو جانە حیزبی و ئەو حیزبگەرایی و ناوچەگەرایە کە زاڵ بۆ بەسەرمانە ڕێگوڕیشەیەکی قوڵی هەیە بەداخەوە من نامەوێت لێرە ئاماژە بۆ کە ئێمە بێ هەوڵ بە میدیاکان ساڕێژی برینەکان کە وە ستۆدیۆی بەرنامەکان یعنی مێزی گفتوگۆ بێت بۆ ئاشتەوایی و پێکەوە ژیان ئەگەر کەسێک لە سلێمانی بیا لە هەولێر بیا لە دوهۆک بێت هەر هاوڵاتی هەرێمی کوردستانە ئێمە بێت تەمەنای ئەوە نەکەین کە خەڵک توش بێت ئێمە ئەبێت تەمەنای ئەوەکەین کە خەڵک توش نەبێت کە خەڵک چاک بێتەوە و ئەبێ هاوسەنگیەک دروست بێت ینی هاوسەنگیەک هەبێت لە نێوان ئەوەی کە تۆ ژماری توشبووەکان یا قوربانەکان بڵاو کە تۆ لەگەڵ ژماری ئەوانی چاک بێتەوە تەنانەت لە هێرشی داعشیش بۆ سەر هەرێمی کوردستان میدیایەکی سەر بە حیزبی دەسەڵات دەیگوت هێزەکانی پێشمەرگە بەرەو ڕووی داعش وەستاونەتەوە بەرەو ڕووی هێزە عێراقیەکان کاتێکە کەرکووکیان گرتەوە میدیایەکی سەر بە ئۆپۆزیسیۆنیش دەیگوت و پردێشیان تێپەڕ کرد و بەرەو هەولێرە چن مەبەستمە ئەمە تەنها پەیوەندی بە کۆرۆناوە نیە لەم بارودۆخانە تاک بینەر جەماوە دەبێت چۆن بەرپرسیارانە مامەڵە بکە کاتێکە زانێ شەڕێکی سیاسی نێوان سلێمانی و هەولێر هەیە و میدیاکانیش ئەم شەڕە گەورەکەن و ئەم شەڕە بە یەکتر فرۆشن ئەم کاتە بینەر و جەماوەر دەبێت چۆن ڕووداوی ڕاستەقینە بدۆزێتەوە و باوەڕ بە کامیان بکە. بەڵێ من ئەوکو شایەتی بدەم لەمە حکوومەتی هەرێم یا لایەنە سیاسەکان ئەگەر لە هەر شتێکی ترەکەم و کوڕی و زۆرێک لەوەیان هەبوو بێ ململانێ لەمەی مەسایی پەتە کۆرۆنای شتێکی باش بوو زوو کەوتنە خۆیان ئەیتر ئەگەر خۆیان پلانیان هەبوو بێت یاخود پزیشکە دڵسۆزەکانی ئەوانەی کە لە هەندێران گەڕاونەتەوە کە من بیستمە پزیشکێکی بەڕێزە بوو کە شارەزایی لە کۆرۆنا و لە ئەم پەتای ڤایرۆسوانە هەیە شتێکی باشیان کرد زوو سنوورەکانیان داخستوە زوو کەوتنە هەڵمەت و هەڵمەتی هوشارکردنەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕێگەی سایتە فەرمیەکان لە ڕێگەی کەناڵە ئاسمانیەکانەوە بەڵێ بەشێک لەوە نەزانی تاکەکانی کۆمەلگە و نەزانینی کادرە حیزبی و کادرە سیاسی و میدیاکارەکانە کادری میدیایی حیزبەکان بەڵێ ئێمە ئەزمونمان کەم بوو مەسەلەن ئێمە پێش ڕاپەڕین زیاتر ڕۆژنامەنووسی شاخ و پێشمەرگە هەبوو کە هاتینە شار کەمتر ینی ڕۆژنامەنووسی مەدەنی ئەومان هەبوو هەتا لەسەر ئەوە ڕاهاتین شەڕی داعش دەستی پێکرد کە ئێمە مامەڵەمان نەبوو ئەزمونمان نەبوو بە شێوەیەکی دروست کە شەڕ لەگەڵ ڕێکخراج درستی وەکو داعش بکەین کە شەڕێکی یەخەی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانی گرتەوە وی ڕۆژنامەنووسەکان زیاتر ڕۆژنامەنووسی مەدەنی بوون نەک ڕۆژنامەنووسی جەنگی و پەیامنێری جەنگی و لە ئێستاشە ئەم پەتای کۆرۆنایە بەڵێ پێشتر لەوانەیە نەخۆشی پەتا هەبێ بەڵام بەم قەبارە و بەم هێنە نەبووە کە دیاردەیەکی جیهانی و گلۆباڵ بێت و هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی نەڕۆستان هەموو وڵاتانی ئەوروپا ئەمریکا بگرێتەوە بۆیە زۆر جار ڕۆژنامەنووس لەوانەیە لەو ڕۆ بکەوێتە هەڵەوە ئەرکی تاکەکانی کۆمەلگە ئەوەیە کە خۆپاراستن باشترە لە چارەسەر ئەمە دروشمێکی جوانە کە ئێمە هەوڵ بدەین لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە و ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکەین و خۆمان بپارێزین لە نەخۆشیەکە هەموو ئەوانەی کە ئەبنەهۆی بڵاوبوونەوە پەرسەندنی ئەم پەتایە و پابند بین بە ڕێنماییەکانی هێزەکانی ناوخۆوە کە من دەستخۆشیان لێکم لێرە کە زیاتر لە 25 بەیاننامەیان دەرکردووە
هەمووی لە خزمەتی هاوڵاتیانەوە قەدەغی هاتوچۆ نەبووایە بەڕاستی ئێستا لەوانەیە کارەسات ڕووی بدایە لە هەرێمی کوردستان ئێستا کە لە تا ئێستا لە ژێر کۆنتترۆلایە ئەوەیە کە قەدەغی هاتوچۆ هەیە ڕاستە خەڵک بێکار بووە ڕاستە خەڵک تووشی بارێکی دەرونی نالەبار بووە بەڵام ئەوە باشترە لەوەی کە تۆ خۆت و خەڵکێکی تکەش توشکەیت و دوایی شتەکە لە دەست دەربچێ و زۆر باشە دکتۆر کێ بەرپرسە لە نابەرپرسیارەتی میدیا لە هەرێمی کوردستان بەتایبەت لەم دۆخە ئاڵۆزانەدا کە ڕوو لە وڵاتەکەمانەکەن بەڵێ طبعاً لە هەموو وڵاتێک هەموو کار و چالاکیەکان بە یاسا ڕێکخراوە هەر لە پێکێنانی حیزب و لایەنە سیاسیەکان و حکوومەت و پەرلەمان و دام دەستگاکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و کۆمپانیا و دام دەستگا میدیایەکان و کاری ڕۆژنامەنووسی بەڵێ لە هەرێمی کوردستان مەسەن وەزارەتی ڕۆشنبیری بەرپرسە لە ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسان بە چاودێریکردنیان و لە هەمان کاتە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە هەمان شێوە من یانی چاوەڕوانی ئەوە بووم کە وەزارەتی بڵێ ڕۆشنبیری و تەندروستی ئەوانە لەگەڵ بە هەمانگی لەگەڵ سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەنی کۆبوونەوەیکی فراوان بکەن لە سەرەتای ئەم پێش بڵاوبوونەوە ئێمە پەتای کۆرۆنایە کە هێشتا ئێرانی گرتبووە لەسەری کە چۆن مامەڵە لەگەڵ پەتای کۆرۆنای بکەوە چۆن ئەم دامە دەستگانە هەماهەنگیان هەبێت چونکە ئێمە ئەزانین ینی بەڵێ ئەمە پەتایەکە تووشی کۆمەلگە بە بەڵام دواتر ڕووماڵی ئەم هەواڵ و زانیاریانە ئامارەکان کۆنفرانسی ڕۆژنامەوانی بەرنامەی تەندروستی هەمووی لە شاشەی تەلەڤیزۆن و ستۆدیۆی کەناڵی میدیایەکانەوە کرێت بۆیە زۆر گرنگە کە بە ینی جانی لێپرساوێتی و هەستکردن بە بەرپرسیارەتی میدیاکاران کەناڵەکانی ڕاگەیاندن وا بکەن کە خەڵکی دەرونیان ئارام بێتەوە و وا بکەن کە خەڵک متمانەی هەبێت بەو ئامار و زانیاریانی کە لەلایەن دامەدەستگا پەیوەندیدارەکانەوە بڵاوکرێتەوە بەڵام لێرە شامن یەک گلەیم هەیە وەزارەتی تەندروستی یا وەزارەتی ناوخۆ یاخود فەرمانگانی کە سۆشیال میدیا بەکارهێنن یا سایتی ئەلکترۆنیانێ بە زووی ینی ئەپدەیتی هەواڵ و زانیاریەکان کەن لە جاتی ئەوەی خەڵک بەلاڕێیا ببرێت لەلایەن خەڵکانی ناحەزەوە لەلایەن تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە بازارێکە کەس خاوەنی خۆی ناناسی و کەس هەموو شتێکی تیا نمایش ئەکرێ و هەموو دەستێکی تایە هەوڵ بدەن وا بکەن ینی سەر پێگە سایت ئەلکترۆنەکان بێتە پێگەی فەرمی سەرچاوی زانیاری کە کەناڵە میدیایەکانیش ناچار بن زانیاریەکان لەوانەوە وەربگرن و تاکیش بە هەمان شێوە نەک بچن لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە تەماشای هەواڵ و ڤیدیۆ و شتی لابەلا بکەن و پەیام بنێڕێ ئەنی من ئاخر شت کە پێشەوەی بێمە بەرنامەکە پەیامێکی دەنگی بڵاو کرات و دەوری سی چرکەیەک یا لە دەخەیە کەمترە باسی واکە کە کۆمەڵی خەڵک فێر بوون مەسەرەن شەوان بە ناوی پشکنینی کۆرۆناوە جیازیان پێ و نەسم ئەسنە ماڵن ئایا ئەمە ڕاستەیانە ئەبی ئەم لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ و هێزە ئەمریکان ئەمانە ئەم پروپاگەندانە ئەم قسە و قسەڵۆکانە ڕەتکەنەوە کە بڵێن بە ناوی ئەوە دێن و دوای دزیەکەن و یا خەڵگە بورێن و ینی زۆر شت ئەکرێ لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە پێویستە چاوکراوەتر بن وە زوو بەرپەرچی ئەو پروپاگەندانە بنەوە یاخود لەوانێ هەندێک کەناڵ بەو ئاراستەیە کاری کردبێ کە کار و چالاکیەکانی لایەنە بەرپرسەکانی هەڵوەشان دەبێتەوە گومانی دروست کردبێ لەسەر کۆی پرۆسەکە لە کۆی ئەو ئامارانی کە لەسەر قوربانیەکان بڵاوکرێتەوە یا لەسەر توژبووەکان یا لەسەرانی زۆر باشە دکتۆریان چەند پەیوەندیەک وەرەگرین بەڵێ خۆشەویستان لە ڕێ ئەو ژمارە پەیوەندیان ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشان ئێوە عزیز و خۆشەویستیش دەتوان پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن کاک جەمالم لەگەڵە لە هەولێرەوە کاک جەمال سڵاوی خوارد لێ بێ فەرموو ئەگەر لە چوارچێوەی تەوەرەکەدا چ پرسیار و سەرنجێکت هەیە کاک ریاضیان ئێوارەتان باش هەموو کاتێکت باش قوربان کاک ریاض بەس ئەو بەرنامەیە تۆ شت کاس دەگرێت بەبێ مەزانێکی برای خۆت بدەی بە خێراتنی ئەو دکتۆرش دەکەم بەڕاستی قسەکانی زۆر جوان و هەستیارم بەڕاستی قسەکانی سەد لە سەد تەواوە بەس ئەمە یەک پرسیار لەو وەڵا چەند پرسیارێکم نەک پرسیارێک کاک ریاض جان پرسیاری ئەوە دەکەم ئایا دکتۆر جان لە هیچ وڵاتێکی دنیا احترامن بۆ ڕاگەیاندنەکانی ئەوانەی بە ئەخلاقەوە بە ویجدانەوە ئیش دەکەن لە هیچ وڵاتێکی دنیادا لە ناو معارەزەدا بەو شێوەیە بەڕەوایی هەیە لە ناو ڕاگەیاندندا ئەوە یەک
دوو دەبێت چی لە هەرێمی کوردستان بەرپرسیار بێت دکتۆر گیان بۆ ئەوەی ئەو کەناڵانەی کە دەم درێژی دەکەن و شت دەکەن بە ناوی ئەوەی کڕۆنا هەیە کڕۆنە نیە خەڵک بڕۆنە ئەو سەرجادە و مڕۆنە سەرجادەی دەبێت چی هەبێ لە کوردستان دەسەڵاتی مطلقی لەدەستدارێ بۆ ئەوەی بتوانێت ئەو کەسانە دەمکوت بکات. ئەوە دوو دکتۆر گیان تۆ کە دکتۆرات هەیە دەبێت لە هیچ وڵاتێکی دنیا دیوە ئەو بەڕڵاییە لە ناو هەرێمی کوردستان هەیە لە ڕێی ڕاگەیاندن لە کوێی دیکە دنیا هەیە پێمان بڵێ لەگەڵ ڕێزی احترام بۆ دکتۆر. زۆر سپاس کاک جەمال لە هەولێر. سپاس ئینشاءڵڵا پاشتر وەڵامت بۆ وەرەگرم ئەگەر پەیوەندی ترمان لەگەڵ بێ. زۆر باشە دوایە هەر پەیوەندێکی ترمان هەبێ بە ڕێزان لە خزمەتتان نابین. کاک جەمال لە هەولێر باس لەوە دەکا ئایا جەنابتان بە حکمیەوەی کە مامۆستای ڕاگەیاندن و شارەزایەکتان لە ڕاگەیاندن بە تای وڵاتانی دەوروبەرێ دەڵێ ئەو فەوزا و پاشاگەردانی کە لە نێو ڕاگەیاندنی ئێمەدا هەیە لە وڵاتانی دیکەشدا بوونی هەیە بەو شێوەیە. وەڵام من دەستخۆشی لە کاک جەمالەکەم بەڵێ بە دڵنیاییەوە مەسەلەی ئازادی و بەربەرەڵایی و دیموکراسی جیاوازە. ئازادی ڕەها لە هیچ شوێنێکی دنیایان نییە. تۆ تا ئەو سنوورە ئازادی کە ئازادی کۆمەڵگە پێشێلەکەی کە زیانت نەبێ بۆ بەرژەوەندی گشتی کۆمەڵگە. جا ئەمە بۆ تاک ڕاستە بۆ میداکار و دامەدەستگاکانی ڕاگەیاندنیش ڕاستە. بەڵێ لە هەرێمی کوردستان میدیا بە یاسا ڕێکخراوە. ئێمە چەندین یاسامان هەیە بۆ ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی. یاسای ژمارەی ساڵی 1993 یاسای چاپەمەنی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ناوی یاسای ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسیە. بەڵێ سەبارەت بە وەڵامی کاک جەمال ینی لایەنە پەیوەندیدارەکان بە دەرەجە یەک وەزارەتی ڕۆشنبیری من باسم کرد کە بەرپرسن لەوە و دادگاکان و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ینی ئەبێ ناوە کۆبوونەوە بکەن بە دەستگاکانی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسان ڕێنمایی دەربکەن ڕوونکردنەوە بن یعنی کە نابێت هەر کەناڵێک لە ئاوازێک بخوێنێ و مەسەلەن لایەنی سیاسی و ئایدۆلۆژی و یەکتر شکاندن و حیزبایەتی و ناوچەگەرێتی تێکەڵ بۆ پرۆسە و پرسە بکرێت چکە دواتر ئەو کۆمەڵگەیەتی ئاچیەوە تاکەکان زەرمەند ئەبن. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵە کاک یاسین لە هەولێر. کاک یاسین سڵاوی خوای گەورەت لێبێ فەرموو بۆ میوانی بەرنامەیە مێوارەیەم چه پەیام و چ سەرنجێکت دێ؟ دەستخۆشی بەنامەکە لێرەکەم تۆرەی زۆر جوانە دەستخۆشی لە کاک دکتۆری بەڕێز دەکەم بە خێراتنی دەکەم. بەڕاستی مامۆستای بەڕێز میشەکەمنا بەڵێ فەرموو. بەڵێ مامۆستا بەڕێز زۆر سپاسبەڵا پرسیارم لە کاک دکتۆری بەڕێز هەیە. کاک دکتۆری بەڕێز عادەتەن ڕۆژنامەنووسەکان بە تایبەتی ڕۆلی خۆیان بینیوە لە یارمەتی وەزارەتی تەندروستی و یارمەتی دکتۆرە بەڕێزەکان و یارمەتی دەستگا ئەمنیەکانیش بە تایبەتی. بەڵام ئەدی باشە چیتان ئاسانکاریتان هەیە بۆ پێیجەکانیش بە تایبەتی پێیجەکانیش ڕۆل و کاریگەریان دەبێت لەسەر کۆمەڵگا بە تایبەتی ئێستاکە بە زۆرترین عنی ئەوەی کاری ڕۆژنامەنووسی لە پێیجەکان بە تایبەتی پێیجەکە تا ئێمە یەکەم پێیجین بەڵام هەتا ئێستاکە نەوێرای نەبێنە دەرەوە بازمان نیەوە کاک دکتۆری بەڕێز حکوومەتیش بازت پێ نەداتن بازت نەداتێ باشە ئەمە چۆن بینە دەرێ لەلا 100,000مان غەرامەکە لەلا سیارەکەمان عەجزکە چۆن دەبێت دەبی حکوومەت ئەدینارێک کاکە ڕۆژنامەنووسەکان بە تایبەتی هاوکاری دەستگا ئەمنیەکان و وەزارەتی تەندروستی بن حکوومەتیش دەورە کاکە پێیجەکانیش بە ئەویان لۆ بکە باجیان لۆ بکە بە ئەوانیش ڕۆلی خۆیان ببینن ڕۆلی کاریگەری خۆیان بین. دووەم پرسیارەکان دکتۆری بەڕێز ئەمە ئەمڕۆکە تەکسیم پێ تەکسی خێزانی من نەخۆش کەوتووە بە زەحمەت منیان ڕاگرتووە وەڵا ئیجازە سەنێکەتمان بدێ ئێکاکە وەڵڵی کاچ خۆم ئەوەم نەخۆشە خێزانم نەخۆشە نازانین ئەوەی نازانین ئێکاکە خێزان پرسیاری جەنابێت سەری ناکەی دەستخۆش لێرەکەم باز ئەگەر هیوادارم لە داهاتوودا حکوومەت بەخۆیتان نەچێتەوە ئەمەش داوا لە خوای پەروەردیگار دەکەین بە زووترین کات ئەو فەتایە زیاتر بکاتن. وەسەلام عەلەیکوم خوانەکە خواحافیزت بێ خوا ئینشەڵڵا خوای گەورە لە کۆڵمانی بکاتەوە و پەتایە. من وا تێگەشتم کە کاک یاسین داوای جۆرە لە جۆرەکان مۆڵەت بۆ پەیجەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان بکە. ئایا پەیجەکان من هەر پێشتر ویستم پرسیاری ئەوە بکەم کە
تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند پێویستە بچنە چوارچێوەی یاساوە یان بەونە ئایا بەرپرسیارەتی کۆمەڵایەتی تۆڕە کۆمەڵایەتەکانی ژەگرێتەوە بە زووا دیارەکە یاسین دەیەوێ حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری و سندیکا مۆڵەتی کارکردن بە پەیجەکان و باجی تایبەت بە کارکردنیان پێ بدە. بەڵێ خۆی بەڵێ بە دڵنیاییەوە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان گرنگی و هەژمونی زۆریان هەیە و ئەمڕۆ دنیای ئەلکترۆنی و دنیای سۆشیال میدیایە و تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەری زۆریان هەیە بە تایبەت فەیسبوک کە ئێستا داوانێ ژمارەی بەکاربەرانی لە 2 میلیارد تێپەڕی بێت لە جیهانەوە لە هەرێم کوردستانیش بەپێ ئامار و بەپێ ئۆتۆژنانی کرا زۆرترین خەڵک فەیسبوک بەکارێنن دواتر تەلەگرام ئەوانی تر. لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەوێ مۆڵەت ئەدرێ بە سایتە ئەلکترۆنیەکان یا پەیجە فەرمیەکان بە مەرجێک ناسنامەی کەسەکان دیار بن و ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بن کۆمەڵێک مەرج هەیە. من لێرە ڕووی دەمەکەمە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە پشتگیری سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان بکەن و ئەو سایت و پەیجانی کە فەرمین هاوکاریان بکەن و لە لای ئەوان کە تۆمار کراون دیارە لای ئەوان چۆن ڕۆژنامە و گۆڤار و بڵاو کراوەکان و کەناڵ ئاسمانی و ئێزگە و تەلەڤیزۆنەکان مۆڵەتیان هەیە و ناویان تۆمار کراوە. لە هەمان شێوە من ئاگادارم کە سایتە فەرمیەکانیش چی هینەکانی حکومەت چی ئەوانی ئەهلیەکان مۆڵەتیان پێدراوە بە دڵنیاوی مادام سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان مۆڵەتیان هەیە ئەبێ بە هەمان شێوە مامەڵەی میدیای نووسرا و کەناڵ ئاسمانەکانیان لەگەڵا بکرێت. و من نازانم تا چەندێک ئەوان داوایان کردووە یاخود لایەنەکان هەماهەنگیان هەبووە لەگەڵیان یا هاوکاریان کردوونیانیان کردووە بەڵام مادام ڕۆژنامەنووس بن مادام پەیج و سایتی فەرمی بن و ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بن بە دڵنیایی مافی ئەویان هەیە. زۆر باشە دکتۆر گیان پاشتر قسە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان زیاترەکەین. کاک مەحموودمان لەگەڵا لە دهۆکەوە. کاک مەحموود سڵاوی خوارد لێبێ سڵاو بۆ بەڕێست و نیشتیمانیانمان لە دهۆک فەرموو چه پرسیار و پەیامێک دەیە. والله سپاسیاتت گەم بۆ في بەرنامەجی زۆر سپاس. ئەفخۆ ڕۆڵ بە فرسەتیان ڕاگەهاندنە حالی حاضر دەگەلەکە مهمە خاصة في إشاء كورونا. بله. ويادش تشغلش في جمجي إعلام جيد لازم دوري خوي إيجابي هبيتا. يعني مثلا على سبيل المثال أو أحاديث أو دي شبه أو أنا برا إيكتي بارتي وقت هزت بارتي شونا جهد إيكتي يا خلت نفسيات خلقي بشكينيتا يا خلت يا ديجي يا سعرفو راقهندنا وكانال بيام خديتها في قهوة ذات وقت هنا ريكاريا فقير وجاب كان يعني أبد دورة كبارزة ده خلقك جابين الهواء كده هادي كادي فقير وجاب كده وممنونم. بله زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دهۆک سپاس بۆ بەڕێستان. دکتۆر کاک جەمال ئاماژەی بەوە کرد لە هەولێرەوە کێ دەتوانێت ئەو فەوزایی کە لە ئەو پاشاگەردانی و فەوزایی کە لە نێو میدیایە هەیە دەمکوت بکە وە کۆتایی پێبێنێ. یاسا و دادگاکان یاسا بۆ پاراستنی سنوورەکانە بۆ ڕێگرتنە لێ پێشێلکاریەکان جیاوازی نێوان هەواڵنووسێک و کەسێکی پڕۆپاگەندەکار ئەوەیە کە ئەو بە یاسا و ئیتی کارەکەات و هەوڵ ئەدات جۆرێک لە هیوا گەشتبینی بابەتی بوون ڕازگۆیی وردی و بێلایەنی ڕەچاوکە بەڵام کەسێکی پڕۆپاگەندەچی زیان بە کۆمەلگا ئەگەیەنە و پابەند نییە بە یاسا و ئیتیکەوە و هەوڵ ئەدات خۆی بسەپێنێ و پەیامەکانی خۆی بە هەر شێوەیەکی ناڕەوە بە سایتی نافەرمی بێپەیز بە هەر شتێک بێت جۆ نادەگرنگ ئەوەیە بە مەرام و مەبەستی خۆی بکات. بەڵێ لە ئێستا لەم دۆخەیە من ئاگدارم کە هەندێک ڕێکاری یاسایی بەرامبەر هەندێک کەناڵ هەندێک ڕۆژنامەنووس گیراوەتە بەر هەموو کەسێک پاکە تاوەکو تۆمەتەکەی بەسەر ساغبێتەوە ئەلبەتە هەموو بەرێن حتایەت بتەیدانێتەوە قاعدەیەکی یاسایە بەڵام ئەبێت هەموو کەناڵەکان بەو شێوەیە کار بکەن کە لە ینی خزمەتی کۆمەلگە و پاراستی بەرژەوەندی گشتی کۆمەلگەیە بێت دیارە خودی فەلسەفەی یاساکان ئیتیکی ڕۆژنامەنووسی کە کۆنتترۆلی ذاتی ڕۆژنامەنووس خۆیەتی هەمووی وە یاسای کاری ڕۆژنامەنووسی و ئەو یاسا بەردەستانی کە لە وڵاتان و لە هەرێمی کوردستان و عێراقی هەمووی لە خزمەتی ئەوایە دیارە وەکوتە فەوزا و بەربەرەڵایی و ئازادی و کاری ڕۆژنامەنووسی و میدیایی جیاوازە کە پەیامێکی ئەخلاقی و جەماوەریە. بەڵێ زۆر باشە دکتۆر زۆر جار میدیای ئێمە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بە زووترین کات هەواڵێک بگەێنێتە وەرگرەکانی
بەسەر دەیان بنەمای ئەخلاقی و ڕاستگۆیی و میزداقیەت و ئیتیکی ڕۆژنامەنووسی ئاڕوە زۆر جار بۆ منە دەیان ڕووداوی درۆیە بۆ منە شتێک بە پێچەوانەوە ڕوویداوە ئەم بە دیدێکی درەیدا بە بینەرەکەی ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ نمونە ئایا زوو پێشکەوتنی میدیا بەوەی کە هەواڵێک زانیاری بدا بە وەرگرەکەی ئەمە دەهێنێ ئەم هەموو بنەمایانە پێشەل بکە بڵێ طبعا لە کاری ڕۆژنامەنووسیە کات زیێڕە ڕۆژنامەنووس جیاوازە لە مێژوونووس لە دوای 30 ساڵ 50 ساڵ 100 ساڵ شەنوکەوی بەڵگەنامە و زانیاریەکان ئەکات بەڵام ڕۆژنامەنووس لە ساتی گەرماگەرمی ڕوودانی ڕووداوێکە هەواڵەکە ئەگوێزێتەوە بەڵام نابێ ڕۆژنامەنووس ڕاو سەرنج و دیدی سیاسی و ئایدۆلۆژی خۆی تێکەڵکە بە هەواڵ و زانیاریەکان ئەبێ هەواڵەکە بەو شێوە بگوێزێتەوە کە هەیە نەک بەو شێوەی کە خۆی ئەوێت لێرەیە ئێمە کاری ڕۆژنامەنووسی کارێکە خێرایە خێرایی و وردی کە دوو بنەمای کاری ڕۆژنامەنووسین جەدەل و دژێچێکی تیا هەیە هەرچەندێک بتەوێت خێرابێ ناتوانانی وردبی هەرچەندێک وردبی ناتوانانی خێرابێ بە هێواشبی ئاسایە کە ڕۆژنامەنووسێک هەندێک جار بە نەزانی یا لە پەلەی کارەکەی بکەوێتە هەڵەوە بەڵام دواتر پێویستە پۆزش بێنێتە داوای لێبردن کا پشتڕاستی زانیاری هەواڵەکان کاتەوە بەڵام ئەوی بەلای منەوە سەیرە زۆر لە کەناڵە ئاسمانەکان ئەبینم لە ژێرنووسەکان وسن بە پەلا ئەوەنە کەس تووشی کۆرۆنا یعنی ئەمە بەڕاستی سیاسەتێکی میدیایی سەقەتە بەڕاستی تۆ جەماوەری ئۆتۆرین دکتۆر بۆ منە وەزارەتی تەندروستی بەیانێکی بڵاو کردوتەوە لە سلێمانی ئەوەندە توش بوون لە هەولێرەوەندە ئەوەندە چاک بوونەتەوە میدیا ئەگەر میدیا بە من و تۆی نەگەێنێ و ئەو کاتە ئێمەش جۆرە لە جۆرەکان بتمانەمان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان لێ نییە لەکوێ ئێمە ئەم سەرچاوی ئەم هەواڵە بزانین و ئەگەر میدیا نەبێ طبعا تۆ بچی بۆ سەرچاوە فەرمیەکان وەکو جەنابەت باست کرد وەزارەتی تەندروستی و هەواڵەکە بڵاوەکەی تۆ زانیاریەکە کاتە نابێ میدیا لە کوردستان ئەم داتانە بڵاو بکاتەوە بابا یەکێک لە بنەماکانی کاری ڕۆژنامەنووسی بریتێ لە هاوسەنگی وردی تۆ بێ هاوسەنگیەک دروستکەی وەکو کورد دەڵێ نەشیش گەرم بێونەکە با بستێ هاوسەنگیە دروستکەی لە نێوان ژمارەی توشبووەکان و ژماری چاکبووەکان کە بە دڵنیایی و ژماری چاکبووەکان دا ئەوەندەی توشبووەکانە ناکرێت تۆ تەنیا لە ئاسەنگ کارکەی تەنیا کار لەسەر ئەوەکەی کە ژماری توشبووان لە زیادبوونە کە ئەمە خەڵکی ئاسایشی کۆمەڵایەتی خاتە مەترسێت دەرونی تاکەکان ئەشڵەژێنێ خەڵک تووشی ڕاڕایی و دوودڵی ئەوە ئەکات ئەبێت تۆ با بکەی متوانە دروستکەی بۆ میداکەی خۆت کە لە سەرچاوە فەرمیەکانەوە لە وەزارەتی تەندروستی و تەبێژیان هەیە لێدوان ئەدەن کۆنفرانسی ڕۆژنامەوانیان هەیە بەیاننامە دەرەکەن پێگە و سایتی فەرمیان هەیە لەوە سەرچاوەکان وەرگری یا زانیارێکت پێگە ئەتوانی ئەمڕۆ مۆبایل هەیە تەلەفۆن هەیە دنیا ئەلکترۆنیە پەیوەندیشان پێوەکەی نەک لە خۆتەوە بکەویتە داوێکەوە یا زانیارێکی لا ڕێوەرگری لە هەمەر کاتەوە کوتم کە جەنابەت باسی ئەوەت کە ژماری توشبووەکان بڵاو کردەوە بە ژماری ئەوانش بڵاو کرێتەوە کە چاک بوون ینی و باسی ئەوە بکرێت کە ئەم پەتایە لە ژێر کۆنتترۆڵایە و لایەنە بەرپرسەکان دڵنیایی بدەنەوە بە خەڵک ناوەنەوە و تەبێژی وەزارەتی تەندروستی و بەڕێبەرەتی تەندروستی خۆپارێزی لایەنە پەیوەندیەکان بهێنرنە سەر شاشە بانگێشت کرێن بۆ ستودی بەرنامەکان و ئەو بەیاننامانە ینی ئەو گۆڕانکارانە ئەو هەماهنگجانەی کە هەیە هەمووی بکرێت ئەبێ ینی میدیا وا بکات کە متمانە بۆ حکوومەت و دامە دەستگاکان بجارێتەوە وا بکات کە هاوڵاتیان متمانە بە خودی کەناڵە میدیایەکانیشکن نەک ئەوەی لە پێناوی ئەوەی کە ئەو بشکێنێت ئەم لە نرخ و بەهاو کاری ئەوی تر کەم کاتەوە زانیارەکان بە شێوەیەک بڵاو کاتەوە من لەگەڵ ڕۆژنامەنووسێک بووە مناقەشەمان هەفتەی پێشوو ینی چەندین کاتژمێر هەر ئەنووسرا مەسەڵەن لە هەولێر حەوت کە تووشی کۆرۆنا بوو وتو کاکی جان ڕەخنەم لێگرتن وتو کاکە ئەوە بۆ ئاوهایە بەڵام کردەوە وتی کاکە ئیجا خۆ ئێمە ناکرێت زانێرەکان ئەی ئەمە درۆ بکەین ئێمە ئەم زانێرە لە زەمار بشارێتم نا کاکی جان نە درۆ بکە و دوورە ڕوویجانەبن نا زانێرەکانیش بشارەوە بە شێوەی هاوسەنگ تەنیا توشبوو بڵاو مەکەرەوە ژماری چاکبووەکانیش بڵاو کەرەوە باسی ئەوەش بکە کە ئەم پەتایە لە ژێر کۆنتترۆڵایە و تا ئێستا زۆربەی شار و ناوچەکانی کوردستان هەر نەیگرتواتە لەگەڵ تۆقااندنی خەڵک دروستکردنی ئاڵۆزی دەرونی بۆ خەڵک ئەرکیەوەشی هەیە کە بە جۆرێ لە جۆرەکان دەرونی خەڵک ئارام بکاتەوە یانی بە جۆرێ لە جۆرەکان هەر ترساندن و زیادبوونی مردن و توشبوو نەبێت توانێت بۆ منە بە کۆمەڵی لایەنی جوانیش دەرونی خەڵکمان بۆ ئارام بکاتەوە بەڵام بۆچی میدیای ئێمە بەم ئەرکاڵ ناستیانی ئەوەندەی حەزی لە
مەرگ و تۆقین و ئاڵۆزی دەرونی و ژمارەی توشبووەکانە ئەوەندە لایەنە ئیجابی و گەشتبینیەکەی بەلاومە بەست بەشێکی فزولەتە بەشێکی نەزانێک بەشێکی بێ ئەزمونە بەشێکی بۆ خۆ دەرخستنە بەشێکی بۆ شکاندنی ئەویترە هەموو ئەمانەی تێ ئاخوێنرێتەوە بەڵام ئەبێت تۆ بەرنامەکانت هەمە جۆر بێت و جۆرێک لە گەشتبینی ئۆخرەی تیا بێت بە هەمووی هەر باسی کۆرۆنا نەبێ هەموو بەرنامەکانت هەموو هەواڵەکانت هەواڵی وەرزشی تیا بێ ئابووری تیا بێ شتی زانستی و شتی سروشت و باسی ژیان و باسی هەموو ئەوانی تیا بێت یعنی ناکرێت تۆ هەر لەسەر یەک ڕیتم و لەسەر یەک ئێقاعکار بکەین وەسم هەموو کەناڵە میدیایەکانە کە ئەمە لەسەر یەک شت دایکوتن یعنی نازانم ئەوە بۆتە نەریتێک لە کوردوارێ لە تۆ سۆشەڵ میدیاکان هەروای بینی لە کەناڵ ئاسمانەکان هەروای بین کرێت لەسەر شتی هەمە جۆر ینی جار بەرنامەیەک ناوبڕێک شتێکی تر کە تۆزێک خەمی خەڵک تۆزێک دەرونی خەڵک ئارام بکەیت تۆ خەمی خەڵک بڕەوێنیتەوە ینی ئەمانە ئەبێ پلان و استراتیژی میدیایی هەبێ هەستەکەی ئەم بەپەلە و بێ پلانە ئەبێ میدیا چاک و چالاک بێت نەک بەپەلە و بێ پلان بێت بەرزێت و هەموو شتێک بڵاو بکەیتەوە لە هەموو کاتێکە حەق و ڕاستی ئەوە نییە کە بوترێت مناڵم بیشارەوە بەڵام ئەبێ کاتی خۆی بێت یاخود پشتڕاستی زانێرەکە زۆرێک لە هەمسەنجێ بۆچی خەڵکانی دڵسۆز مامۆستایانی ڕاگەیاندن داڕێژەرانی بووە کاری میدیای لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە ئەم پرەنسیپ و ئەم میکانیزم و ئەم پلانە جوانەی کە جەنابەت ئاماژەی پێکپەی لە میدیای ڕەنگی پێ بدەنەوە بۆ نمونە میدیاکان لە بنەڕەتە میدیای حیزبین میدیای ئایدۆلۆژی و سیاسین میدایکی نیشتیمانی نین من بە کۆ قسە ناکەم بە ڕاهی قسە ناکەم میدای باشی شەیە و خراپی شەیە میدای چاک و چالاک هەیە میدای ناچالاک و نابەرپرسیش هەیە بەڵێ من دەستخۆشی لە کۆی کەناڵە میدیایەکانەکەم لە ڕۆژنامەنووسانەکەم کە بەڵێ هەماهەنگیان هەبووە لەگەڵ وەزارەتی تەندروستی لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسەکان نووسەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بەشدار بوون بەڵام ئەو قەرەباڵغیەش بۆ خۆی خراپە ینی لە 20 مایک لە بەردەم بەرپرسێکە تۆ ئەتوانی مەسەڵەن چەند کەناڵێک نوێنڕاتی هەبێ یاخود پەیامەکانیان پەخشکەن بە شێوەی لایڤ یاخود بە ینی شێوەی ئۆنلاین بێ هەر شێوەیەک بێت یا بتوان بینێرن چۆن بەیاننامەکان ئەنێرن پەیامەکانشیان بنێرن یاخود بانگێشکرێن لە ستۆدیۆی بەرنامەکان ناوە لێدوان بدەن و جەماوەر دڵنیا بکەنەوە هەموو ئەوانە ینی شێوازی هەمە جۆرە کە لە مامەڵەکردنی میدیا لەگەڵ ئەوەیە ئەنجا مەسەلەی ئەوەی کە زۆر جار دیاردێکی تر هەیە مەسەلەن هەر پەرلەمانتارێک دەوڵەمەندێک ئەچێتە ماڵێک کەسێتی ئەو کەس و خەڵکی بێکار و خەڵکی هەژار ئەشتێنە ینی ئەکرێت هەماهەنگی هەبێت لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی یا بەڕێوەبەراتی کاروباری کۆمەڵاتی و فەرمانگەکانی لە یاخود لەگەڵ مختاری گەڕەکان لەگەڵ مامۆسایانی ئاینی تۆزێک بە شێوازێکی سیستماتیکی و جوانتر ئەوە بکرێت ینی ئەو هەڵمەتانە بکریا پێویست ناکە تۆکە ئەو بکەی وێنەی ئەو کەسە بڵاو بکەیتەوە بەبێ فلتەر و بەبێەوە ینی پێویست ناکە تۆ خێرت کردووە بۆ خوا کردوتەوە بۆ خەڵک کردوتە پاشان ینی پێویست ناکە بە خەڵکی بفرۆشیتەوە یا مزایدەی سیاسی و ئەوانەی پێوە بکە ئەمانە بەڕاستی شتێکی جوانی ئەسڵ وایە کە تۆ چاکت کرد دەستی ڕاستکرد دەستی چەپی نەزانێت زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم جەنابتان وەکو مامۆسایەکی ڕاگەیاندن چ پەیامێکت بۆ میدیا و میدیاکاران و لایەنە پەیوەندیدارەکان و حکومەت و وەزارەتی ڕۆشنبیر و سندیکایە لەوەی کە ئەم پاشاگەردانی کە میدیای تێکەوتووە ئیدی کۆتایی پێبێ چارەسەرێکی بۆ دامرێ میدیا بە ڕێڕەوێکی جوانە بەرەو ئامانجە پیرۆزەکەی خۆی کە بریتە لە پاراستنی ئاسایشی نەتەوەی بڕوە بڵێ پێشتر لە شەڕیدا ئاشا چەند جارێک سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان من دەستخۆشیان لێکم کە ڕێنمایی و هەندێک بڕیاریان دەرکرد بۆ کەناڵە میدیایەکان ئێستش کاتێەوە هاتوو هەندێک خۆتت ئاریزی هێڵی گشتی بۆ کەناڵە میدیایەکان بنووسن کە پابند بن پێوەی کە چۆن سیاسەتی هەواڵیان سیاسەتی میدیایان استراتیژی میدیایان چۆن بێت لە ڕوبەڕبوونەوەی پەتای کۆرۆنایە بۆ ئەوەی هەمومان سەلامەت و سەرکەوتو بین و ئەم خۆناغ و ئەم بارە ناهەوارە تێپەڕێنین و هەموو لایەک بەرپرسە وەکوم لە سەرەتای بەرنامەکە باسم کرد پێویستە هەر هەمومان ینی کەناڵەکانی میدیا لایەنە پەیوەندیدارەکان دەوڵەمەندەکان مامۆسایانی ئاینی وەزارەتی ناوخۆ هێزە ئەمنیەکان یعنی هەندێک جار دەمەقاڵە مەسەن ئەبینی ینی بەو دڵگران ئەبی لە مامۆسایەک ئەدرێت کاتی خۆپشاندانەکان ڕابردوو لە هەولێر لە پزیشکێک ئەدرێت لە کەسێک کە ئەمە بەڕاستی من ئاگدارم چەند پزیشک تووشی کۆرۆنا بووە لە چارەسەرکردنی خەڵک لە سلێمانی لە هەرێمی کوردستان ینی لە جاتەوەی دەستخۆشیان لێ بکرێن ڕێز و تەقدیر بکرێن ینی هەردووچیان لە کارن کابرایکی کار من دەستخۆشی لە ڕێبەر ئاسایشی سلێمانیەکەم کە کەسانی دەستگیر کرد کە ئەو
پزیشکایانی سوکایەتیان پێکردبوو یا بێڕێزیان پێکردبوو و داوای لێبوردنی کرد ئینسان بە داوای لێبوردن گەورە ئەبێ سوک نابێتەوە ئێمە بۆ خۆمان ینی لە ناو خۆمانە کۆک و تەبابین لە هیچ شتێکا تەبانین با لەم پرسەیە تەبابین کە هەمومانی گرتوتەوە و کە ئەم ڤایرۆسا کەس ناناسی نە دەوڵەمەند و نە هەژار نە بەرپرس و نە خەڵکی نە پاشا و نەگەدا هەمومان بەرپرسین و بێ بە گیانێکی بەرپرسیان و بە پلان کار بکەین بە شێوەیەک بێت کە بتوانین ئەم قۆناغە تێپەڕێنین و بتوانین وا بێت کە خەڵکی هەست بە ئارامی بکات و متمانی هەبێت بە میدیا بەدام دەستگا حکومیەکان و کاری یەکتر هەڵنەوەشێنینەوە جارێکی تر لە بەرنامەیەکە باسم کردم ئەوەی کە مزگەوت ئەیکا با میدیا هەڵی نەوەشێنێت و ئێستاش ئەڵێم ئەوەی کە حکوومەت ئەیکا با میدیا هەڵی نەوەشێنێت با هەماهەنگ بین دەستبار یەک بین و تەواوکەری یەکتر بین و هەمومان بە پلان و پرۆژەیەکی هاوبەش کار بکەین و هەماهەنگی و هاوکاری و پشتیوانیمان هەبێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێزتان کە میوانی میوارەی بەرنامەی گفتوگۆبی. بەڵێ ئازیزان و خۆشەویستانم بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەیە میوارەیەش تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.